پاش ئازادکردنی لە زیندان و 6 مانگ لە بێدەنگبوون، مەلا کرێکار یەکەمین چاوپێکەوتنی ڕۆژنەمەوانی لەگەڵ NRTدا ئەنجامدا و تیایدا هەڵوێستی خۆی لەسەر دۆخی هێرێمی کوردستان و شەڕی دژی داعش و پرسی دەوڵەتی کوردی و چەندین پرسی جیاوازی دیکە خستووەتە ڕوو. لە چاوپێکەوتنەکەدا مەلا کرێکار ئاماژە بەوە دەکات کەیسی گەڕانەوەی بۆ هەرێمی کوردستان هێشتا تەواو نەبووە، بەڵام هەر کاتێک تەواو بێت بە خێرایی دەگەڕێتەوە بۆ کوردستان و نای خاتە بەیانی. سەبارەت بە کەیسی دادگاییکردنی لەلایەنی ئیتالیا و مەلا کرێکار دەڵێت دادگای یەکەمی نەرویج بڕیاری داوەڕادەستی ئیتالیا بکرێت، دەژڵێت کەیسەکەی لە ئیتالیا وەک شانۆگەریەک وایە و گەورە کراوە چونکە تۆمەتبار کراوە بە ئاشنایەتی لەگەڵ کەسێکی کورد کە هاوکاری خەڵکی کردووە بچەن ناو داعش. کەیسەکە دادگای یەکەمی ئۆسلۆ بڕیاری داوە کە من تەسلیم بە ئیتالیا بکرم. ئەو 6 مانگەش ئێمە تەڵانتی هەڵچوونەوەمان بۆ کردو، بەڵام هێشتا هیچ وەڵامێک نییە بڵین دادگا ڕۆژێکی دیاری نەکردووە یان هەفتەیەکی دیاری نەکردووە کە بچێتە دادگای ئیستئیناف با بڵین. سەبارەت بە دۆخی هەرێم مەلا کرێکار دەڵێت پارتی و یەکێتی تووشی ئیفلاسی فکری بوون و دوو گروپی میلیشیاین و بەدیلی ئەو دوو حیزبەش حیزبەی ئیسلامیەکان نین و ئەگەر ئەم دۆخەی هەرێم 50 ساڵی دیگەش بخایەنێت وە خۆی دەڵێت بەڕادانی یەکێتی و پارتی نەبێت چارەسەر نابێت. پارتی و یەکێتی هەردووچیان گەیشتوونەتە تەنگژەیەکی فکری، هەردووچیان هیچ جۆرە فەلسەفەیەکیان لا دروست نەبوو کە سەیری گردون و ژیان و ئینسان بکە، سەیری کۆمەڵگە بکە، سەیری گۆڕانکاری بکە، سەیری قۆناغەکان بکە، سەیری ئامانجانە بکە کە بۆی دروست بێت. دوو گروپی میلیشیاین، ئەم دوو گروپەیەکی دوو خانەوادە قیادەیانەکە، ئەم قیادانە تەفکیریان لە غەیری بەرلوتی خۆیان زیاتر ناڕوە. لە چاوپێکەوتنەکەی NRTدا مەلا کرێکار ئاماژە بۆ دەکات نازانێت لە ئێستادا پرۆژەی گۆڕان چییە، بۆیە ناتوانێت وەک ڕابردوو پشتیوانی لەو بزوتنەوەیە بکات. گۆڕان لە کاتی دروستبوونیە تاوێرە بەردێکی فرەداوە ناو گۆمەکە و شڵەقاندی. ئەم شڵەقاندنە بە سوودی هەموو لایەنەکان هاتەوە. گۆڕان نازانم ئێستا مەشروعی چییە، چونکە من ئێستا ناتوانم ئەو تەئیدەی جارانی بدەمەوە کە ئێستا ئەبێ بە بەشێک لێچێتی، بەڵام ناشزانم تا ئێستا چونکە منە مەشروعەکان هەرەوەندە نییە لە شیکارێکی سیاسیەوە بیخوێنینەوە نەیارویان دۆستی بێت. سەبارەت بە داعشیش مەلا کرێکار ئاماژەی بەوە کردووە داعش بە گروپێکی ئیسلامی دەزانێت، بەڵام بە گێڕانەوەی خلافەتی ئیسلامی نازانێت. مەلا کرێکار چیرۆکی بەشێک لە ژیانی خۆی و بەشێک لە بۆچوونەکانی سەبارەت بە دۆخی سیاسی هەرێم لە چاوپێکەوتنێکی NRTدا خستووەتە ڕوو کە شەوی چوارشەممە 28 ئەیلول کاژمێرنەوە 5 خولەک پەخش دەکرێت. ئەو پارەی نەوتە کە لێوە ڕوە 300 شەریکەی نەوت لە کوردستان هەیە، بۆ ئەم پارانە بۆ چووە ڕوە تانکەر لە تاجیکستانەوە دێ لە منطقەی زۆنی سەوزا نەوتە با بۆ دەرەوە، ئەم پارەی بۆ چووە ڕوە. تۆ نابێ هەروە بڵێ خەڵکەکە چاواشەکەی بە قسەی ئێران و پلانی ئێران و احتیواکردنی ئێران و نادرشا بێی بڵێ وڵا شەڕەکەمان لەگەڵ پارتیە کاکە سەروەت و سامانمان لای مەسعود بەرزانی. نەجمەدین فەرەج ئەحمەد ناسراو بە مەلا کرێکار ساڵی 1956 لە سلێمانی لەدایک بووە و ساڵی 1970 بووەتە ئەندامی شورای بزوتنەوەی ئیسلامی و ساڵی 1994 باڵی ئیسلاحی دامەزراندووە. دوای هەڵوەشانەوەی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی لە ساڵی 2001 باڵی ئیسلاحی مەلا کرێکار و جوندولیسلام یەکیان گرت و ئانسارولیسلامیان پێگەنا کە دواتر لەگەڵ یەکێتیدا لە ناوچەکانی هەورامان کەوتنە شەڕەوە. بەرهەم ساڵح NRT